بەڵازیزان بەردەوام دەبین لەگەڵتان پامنێرمان شاخەوان محەممەد لە کەرارە وەردەگرین دیارە چەند ڕۆژێکە پلەکانی گەرما بەگشتی لە هەرێمی کوردستان بەرز بۆتەوە تایبەت با ڕەوشی کەشوهوا لە ناوچەی گەرمیان شاخەوان محەممەد زانیاری زیاترمان دەداتێ شاخەوان بەیانیت باش بێ ئەم کاتت باش بێ دیارە چەند ڕۆژێکە پلەکانی گەرما بە ڕادێکی بەرچاو بێزارکرد بەرز بۆتەوە پێمان بڵێ ڕەوشی کەشوهەوا لە گەرمیان چۆنە پێشبینیەکان چۆن پێشەوەی من ئەمڕۆ لە گەشتی هەواڵەکانی کەشوهەوا باسی بکەم بابەتەکە بۆ تۆ بەجێ دێڵم تۆ بە ئێمە و بینەران بڵێ ڕەوشی کەشوهەوا لە گەرمیان و لە کەلار چۆنە بۆ ئەمڕۆ بەڵێ بەیانیتان باش زۆر سپاس بەڵێ میهرەبان دیارە ئەمڕۆ بابەتێکمان هەڵبژاردۆ چکەم بابەتی گەرمایە زۆر جار هەم لە هەرێمی کوردستان و هەم بە تایبەتی لە گەرمیانیش زۆر قسە و باسی لەسەر کرار کە وەرزیاوین دێ ئیتر بەرزی پلەکانی گەرما باسوخواسی خەڵکووە زۆر جاریش لە ناوچەکانی ترەوە کەلارۆک و نمونەی گەرما هەڵدەبژێرەوە زۆر جار باسەکە ئەم کاتێک کە من لەگەڵەوە قساکەمیانە چەند خولێکێکی ماوە بۆ سەعاتنۆ پلەکانی گەرما نزیکەی 40 پلەی سلیزیە پێشبینیە کرێت تاوەکو کاتەکانی نیوەڕۆ ینی پلەکان چەند پلەیەکی تر بەرز بێتەوە بەڵام من ئەمڕۆ میهرەبان هەواڵی دڵخۆشکەری گەرماش باس دەکەین لەگەڵ بەڕێز ماوەسە سیروان حەمە ساڵح کە شارەزای بواری کەشناسیە کە ئەم ساڵ جیاوازە ساڵانی تر پلەکانی گەرمان نزمترە ینیەوە نەبێت کە لای خەڵک هەر بڵێن هەموو ساڵێک پلەکانی گەرما بەرزە بێتەوە ینی گۆڕانکاری زیاتر بەخۆ بینێ لەگەڵ ماوەسە سیروان ئەم گفتوگۆیە دەکەین و زانێرەکان بە تۆ ڕاگەینین ماوەسە سیروان زۆر سپاس ئەم بەیانێ لە بەرنامەی بەیانی کورسات نیوز ئامادە بووی پێمان بڵێ پێشبینیەکانی کەشوهەوا بۆ ئەم مانگی تەمووز زیاتر تا چەند پلە دەڕوا و ئایا هەواڵی دڵخۆشکەر کە پێش ڕاستەخۆکە گفتوگۆیەکمان کرد کە ینی پلەکانی گەرمایشتا لە چاو ساڵانی تر نەگەیشتۆتە ئەو ژمارەی کە ئێمە زیاتر باسی بکەین یاخود گاتە ڕادەی بێزارکە. سڵاوتان لێبێ وەکو دەبینین چەند ڕۆژێکە لە ناوچەکانی گەرمیان پلەکانی گەرما بەرز بۆتەوە هۆکارەکەی هاتنی بڕێکی زۆری شەیە کە ئێستا بەردەوام باران و لافا و ناوچەکانی باشووری نیمچە دوورگەی عەرەبی گرتوتەوە وەکو وڵاتی عومان و یەمەن و لە دەریای عەرەب و زەریای هەندیەوە ئەو تۆپەڵا هەوایە ڕووی کردێتەوە ناوچانە بە شێوەی هەور نەگەیشتۆتە ئێمە بەڵکو بە شێوەی هاتنی تۆپەڵا هەوایەکی شێدار کاریگەری کردۆ سەر عێراق و ئێران و بەشێکی وڵاتانی دەوروبەر وای کردۆ پلەکانی گەرمان چەند پلەیەکی بەرز کردوتەوە ینی ئەمە هۆکاری ئەم گەرمیە کە بێزارکەرە هۆکارەکەی هاتنی شەیەکی زۆرە لەگەڵ یا پلەکانی گەرما یەک دوو پلە بەرز بۆتەوە ئێمە پێشبینی دەکەین ئەم تۆپەڵا هەوایە تا چەند ڕۆژێکی تر بەردەوام بێ بەڵام ئەوەی کە تا ئێستا دڵخۆشکەرە ئەوەیە کە پلەکانی گەرما لە کەلار و گەرمیان بە تایبەتی ناوەڕاست و باکووری گەرمیان نەگەیشتۆتە 50 پلەی سەدی ویستمەوە پرسیارەکە ماوەستا ینی ساڵانی تر خەڵک زۆر جار لە بڵێن شاشەی مۆبایلیان یان ناو ئۆتۆمبیلەکانیان ینی ئەرقامی جیاوازیان لەسەر پلەکانی گەرما بڵاوە کردەوە یوابوو دەگەشتۆتە 55 پلە بەڵام ئەمساڵ ئەم هەڵمەتە ئەبینی کەمترە ینی بەڕای تۆ پلەکانی گەرما ئەم ساڵ زیاتر گەرمیان لە مانگی تەمووز و ئاب ینی پلەکانی گەرماتیا بەرزە بێتەوە ئەنی پێشبینیە کرێ ینی ئەم پلانە جێگیر بن یان لە خواری 50 بن دەچێتە سەروی 50 چ زانیارێک کرد لەسەر ئەمەدا ئێمە دەزانین لە عێراق و ناوچەکە لە هەرمی کوردستان گەرمترین مانگ لە ساڵدا بریتێ لە ئەم مانگی تەمووزە ئێمە ئەزانین کە ئێستا مانگی تەمووز نیوە زیاتری ڕۆیشتووە هەتاکو ئەم ڕۆژ ئەمەی کە ئێستا قسەی تیاکەن هیچ شەپۆلێکی گەرمای بەهێز ڕووی لە ناوچەکە نەکردەوەکو پێشتر لە چەند ناوەندێکی زانستیەوە باسەکرا کە گوایە ئەمساڵ گەرمترین هاوین بێت بەڵام تا ئەم دقا پلەکانی گەرمان نەگەیشتۆتە ئاسی ساڵانی ڕابردوو ڕاستە گەرمە ئێمە ئەزانین گەرمە مانگی تەمووز و ئاب هەردووکیان هەر ئاسایی لە سەدان ساڵی ڕابردوودا هەروە بوون بەڵام بە پێی داهاتاکانی چەند ساڵی ڕابردوو ئەم ساڵ ئەبینین پلەکانی گەرما لە ناوچەکانی گەرمیان نەگەیشتۆتە 50 پلەی سەدی ئێمە پێشبینیەکەین هەتا ئەم مانگی حوتە بە هیچ شێوەیە گەرمای بەهێز ئارادا نییە بۆ دوورمەودا نا بەڵام بۆ 10-15 ڕۆژی داهاتوش هیچ شەپۆلێکی گەرمای بەهێز نابینین لە ناوچەکە و پێشبینیەکەین هەر لە خواری 50 پلەی سەدیەوە بێت لە بنێوان 45 تاوەکو 48 پلەی سەدی بەڵێ بۆ وەرزی زستان چ پێشبینیەکە ئایا ئەم دۆخە کە هەم 2 ساڵە لە زیاتر لە گەرمیان ڕەنگی داوەتەوە دۆخی وشکە ساڵی و ینی کەم بارانی بەپێ ئەو زانیارانەی کە تۆ لات بێ پێشبینیەکەی هەمە ئەم ساڵیش
ینی هەمان ساڵی کەمبارانی و یاخودە و تۆپەڵە هەوانەی یاخودی ئەمە خۆمان زیاتر کاریگەری دەریای ناوەڕاست لەسەر کەشوهەوای هەرێمی کوردستان هەیە. ئەوەی کە لە ساڵانی ڕابردوودا تۆمار کراوە تاکو ئەم ساڵ هیچ ساڵێک ئێمە لە ساڵی چلەکانەوە تا ئێستا داتای بارانبارینی پارێزگای سلێمانی دەوروبەریمان لایە هەتاکو ئێستاکە هیچ ساڵێک 3 ساڵ لەسەر یەک گوشکە ساڵی نەبووە یعنی هەتا ئەم دەقێ بەڵام گۆڕانکارەکانی کەشوهەوا وامان لێکا کە ئێمە نەتوانین پێشبینی دوورمەودا بکەین بەڕاستی یعنی چونکە گۆڕانکارەکان ئێجگار زۆرن بۆ ئەو باران و لافۆی ئێستا لە نیمچە دوورگەی عەرەب و باشووریدا هەیە ئەمە پێشبینی نەکراو بوو لە ڕاستیدا لەوانەیە حاڵەتی لە ناکاو بێتەکایەوە دیاردەی لانینا یا ئەلنینۆ یا ئینسۆ کە باری ئاسایە لە زەریای هێمن ڕوو دەدات ئەمانە هەمویان پێکەوە کاریگەریان لەسەر گۆڕانی کەشوهەوایە بەڵێ کۆتا پرسیارمێکەمە بابەتی تەوەرەکەمان یعنی ئەم پێشبینی 3 ساڵ باران نەبارینە ئەمە بناغەیەکی زانستی هەیە یاخود ئەمە هەر دەماودەم و پشتا و پشت لە ناو کۆمەلگا باسکرا بەپێی داتاکان هەر بووە بەڵام 2 ساڵ لەسەر یەکمان بینیوە لە ساڵانی کۆتایی چلەکان بۆ سەرەتای پەنجاکان چەند ساڵێک لەسەر یەک باران کەم باریەوە بەڵام نەگەیشتۆتەوە ئاستەی ئەم 2 ساڵی ڕابردوو بۆ نە ساڵی پەنجاوێت بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا سیروانم بەیانەیە ئازێت کێشا لەگەڵمان ئامادە بووی بەڵێ دەست خۆش بێ مامۆستاگیان بەڵێ میهرەبان ئەوە داتاکانی کەشوهەوا بوو چێت لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە گەرمیان وەکەوەی کە مامۆستا سیروان باسی کرد کە ئەم ساڵ ینی چاوەڕوان ناکرێت ئەو گەرمایی کە ساڵانی ڕابردوو هەبوو بێ بە تایبەتی ساڵانی 2017 و 18 شەپۆلێکی گەرمای زۆر بەهێز ڕووی لە ناوچەکە کردبوو ئەم ساڵ یانی ئەو پێشبینیانە زیاتر ئاماژەی دڵخۆشکەری تایەوە پلەکانی گەرمان ناچنە سەروی 50 پلەی سلیزی بەڵکو لە خوارەوە دەبن و ئەمەش جۆرێکە لەو کاریگەریانەی کە لە ناوچەکانی نیمچە دوورگەی عەرەبی شەپۆلی بارانبارین و یعنی گۆڕانی کەشوهەوا لەو ناوچانە بووە. بەڵێ شاخەوان سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ میوانەکەت دەست خۆش.